خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بێدەنجێک باڵی بەسەر دانوستانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی دوو سەرۆکایەتیەکەی تری عێراقدا کێشاوە. ناوماڵی کوردی کە چاوەڕوانێکی زۆری لێ دەکرێت بەرەو یەکڕیزی و تەبایی، دانوستان و قسە و گفتوگۆ هەیە، بەڵام ناخرێتە بەرچاوی مێدیاکان. پارتی دموکراتی کوردستان دوا پەیامی چییە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دوجار ڕێک دەکەون؟ ئایا لە گەڕی دووەمی ململانەکاندا وەرەقەیەکی هاوبەش کورد دەباتە بەغداد، یان ضرورەت و ڕێگە ڕاستەکە بۆ بەغدا کامەیە؟ هەمووانام شەو لە پانۆرامادا لەگەڵ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی و هەڵەبجە تاوتوێ دەکەین کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاگاری سڵاوت لێبێم، کاتت باش. ئەمەوێ ینی زانیاریەکان لای بەڕێزت نێوانی یەکێتی و پارتی کە چاوەڕوانێکی زۆری لایەنگرانی هەردوو لای لەسرە، بەتایبەت بۆ وەرەقەیەکی هاوبەش گەیشتووە بەچی و ڕێگا ڕاستەکەی ڕۆیشتن بۆ بەغدا کامەیە؟ واللهی سڵاو لە ئێوەش تەبان کاکزانە. سڵاو کاگای. ئەگەر من لە ڕستەی ئەخیرتەوە دەست پێ بکەم، ڕێگە ڕاستەکە وەیە کە کورد لە ناو خۆیان یەک بێ. هەموو ڕێیەکانی تر تەواو نین و تەنیا ڕێگەیە کە ڕاستە ئەوەیە کە کورد لە ناو خۆیان یەک بێ، یەک مشت بێ، یەک دەنگ بێ. ئەلەمانە ئەوەشی کە هەتا ئێستا بڵێن ئەم مەفاوزاتی کە هەیە، یا بڵێن ئەم محاولات بۆ زیاتر لێک تێگەیشتن بۆ چۆ گەیشتووە، ئینشاڵڵا نەتیجەکەی باشە بێ و بە قەناعەتی من شتێکی باشیشە کە هەم ئێمە هەمێشێتی نیشتیمانی کوردستان ئەم مۆزوعە لە دەرەوەی شاشەی تەلەڤیزۆن و یا سایتەکان و یا بڵێن هی میدیا خەریکی دۆزینەوەی عیلاجین بۆی. ئەوە زۆر زۆر عاقڵانەترە بۆی کەس دەستێکی تێوە نەهات و لێمان تێک نەیە. بەڵێ ڕوئیای پارتی کاگاری لە ئێستا ڕوئیای پارتی دموکراتی کوردستان چییە بۆ ئەوەی بۆ بەغدا؟ ینی پارتی پێی لەسەر چی داگرتووە، پێی لەسەر چی دانەگرتووە مەسەلە؟ ئەزانی یعنی ئێمە سیاسەت وا نابینین. سیاسەت نەبە عینادیەکرێ، نەباواکرێ یەکێ بچێتە سەرکەلی شەیتان و بڵێ من نایەمە خوارەوە. ئەمە مفاوزاتە، ئیتر مفاوزات بە لەحزا گۆڕێ، بە ڕۆژ، بە هەفتە، بە مانگ. لەبەرەوە ئەوە شتێک نییە کە ئێمە دامان نابێ و یعنی بڵێن ئەگەر ئەومان دەست نەکەوێت ئیتر بڵێن دنیا خراپە بێ. ئەوە شتی وانە لەبەری خۆ دەزانی ینی پارتی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە سیاسەتەکە. مەسەلەکان کراون، ئەگە کراوە نەبووایە حتمما دەرگای مفاوزات داخرا. ئەی بۆ دەرگای مفاوزات کراوەیە معنایەوەیە شتی مطلق و شتی وانە ئەوەی کە ئەگەر ئەوە نەبێ یعنی ئیتر تەواو شتی وانە. بەڵێ کەواتە ئەگەری ڕێکەوتنێک یان ئەگەری ئەوە هەیە کە یەکێتی و پارتی مژدەیەکی نیشتیمانی و نەتەوەی بدەن بە خەڵکی کوردستان بڵێن ئەوە تا ئێمە لەسەر وەرەقەیەکی هاوبەش ڕێککەوتوین و بۆ وەرەقە هاوبەشە چینە بەغدا پۆست لامان گرنگ لێ، بەڵکو ئێستەحقاقی کوردستانی لامان گرنگە. ئەزانی چۆنە کاکەزانە ئێمە هەست بەوە ئەکەین کە ئێمە دوو جار مەسئولین. جارێک یعنی بەرامبەر نیشتیمانی خۆمان یعنی کوردستان، بەرامبەر بنەماڵی شەهیدان، بەرامبەر هەموو ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان پێشمەرگە بوون لە پێناوی ئەم خاکە پیرۆزەیە، ئەوانەی مزەحی بوون. ئەمە لایەکێتی خەڵکی کوردستان ئێمە بەرپرسیارین یعنی بەرامبەر ئەوان. دووهەم بیرن نەچێ لە بەغاش حسابێکی تایبەت بۆ ئێمەوەیشێتی ئەکرێ، یعنی ئێمە جارێکی تریش بەرپرسیارین لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەمە دوو جار من کەوتم عێراق یا لە بەغا، ئەوە معنای ئەوەیە لەسەر ساحەی دووەلیش خەڵق حسابمان بووەکە. ئەنجا ئێمە نابێت خەڵکی خۆمان مەئیوس بکەین
نابێ خەڵکی تریش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و سیقەیشان بە ئێمەیە هیوایشان بە ئێمەیە نابێ ئەوانیش مەیوس بکەین زای طبعاً لەگەڵ هەموو ئەمانەیە وجدانی خۆشمان اینجا بۆیە بە تەئکید هەتا ئێستا یعنی ئێمەی شێتی نیشتیمانی کوردستان سەرڕای ئەو ناخۆشیانی کە هەبووە لە ڕابردووە بۆ نمونێ لە کاتی هەڵبژاردننا زۆر تۆنگ بووین بەرامبەر یەکتریەوەمانە دوجار بینیمانە کە تەشکیلی حکوومەت کراوە هەر یەکێتی و پارتی بوون کە یعنی بڵین پەرچەمداری دروستکردنی حکوومەت بوون و ینی کۆی پرۆسەکە هەموو مەسئولیەتەکەیان گرتۆتە ئەستۆ اینجا بۆیە ئەمەژێکێکە لەوانە بۆیە ئینسان خۆی مشەوەژ نەکاوەنە زۆر باشە کاگاری کەواتە ئەگەر خۆم شەوەشکردنی تێدا نەبێت بەڵام مەسەلەن لە ماوەی ڕابردوودا یەکێتی گلەی لە پارتیە کرد کە بەتەنیا چۆتە ڕێکەوتنێکەوە پێویستی بەوە کرد لە نێو ماڵی خۆیان ئێستا ئەوە زمینەیەک دروست بووە و هەموو خەڵکیش دەستی لەسەر دڵیەتی پێت وایە ئەو زمینەیە بەچیە توانرێت دەنگمەگا بە جەنابەت کاگاری دەنگی جەنابەت دەگا بەس ئەگەر عەزیز نەبێت دووبارەی کەیتەوە ئەگەر عەزیز نەبێت گلەی لە پارتیە کردیەکێتی گلەی لە پارتیە کرد کە بەتەنیا ڕێکەوتنێکی کردووە و یەکێتی نەویستوە ببێتە هۆکارێک بۆ تێکچوونی نێو ماڵی شیعە ئێستا زمینەیەک دروست بووە چی ئەم زمینەیە دەگەێنێتە دەرەنجام یان ئەبێ هێڵی سووری یەکێتی و پارتی بۆ ئەوەی زمینەی ئاشتەوای یان زمینەی هاوبەشی تێک نەچێت ئەبێ ئەو هێڵە سوورە چی بێت هێڵی سوور مەسلحەتی خەڵکی کوردستانە بەڵێ نا حەزی ئێمە وەکو پارتی نەهی یەکێتی مەسلحەتی کوردستان لە چی ئەبێ ئێمەوە بکەین من عەرزم کردی تۆزە لەو پێش لە ڕابردووە هەندێک جار هەبووە یەکێتی شتێکی کردووە حرەکەیەکی سیاسی هەنگاوێکی سیاسی ناوەیە ئێمە کردومانە بەدڵی یەکتری نەبووین جاقەی چەکە خۆمە ینی عاشقبازی و دڵاری نییە مە سیاسەتە ئەوەشی تیابێ بۆ دنیا خراپ نابێ بەڵام مهم ئەوەیە ئێمە یەکێتی حەقیقەتێک هەیە هەرگیز لە بیری ناکەین ئەوەیە کە ئێمە یەکێتی دوو هێزی سەرەکی دوو جەمسەری سەرەکی هێزی سیاسین لە هەرێمی کوردستان ئەم نیشتیمانە پێویستی بە ئێمەیە و ئێمەش پێویستمان بە یەکتریە ئیتر ئەگەر حەزمان لەمە بێ یا حەزمان لێ نەبێ ئەمە مۆزوعێکی ترە بەڵام ئەمە واقعە و سیاسەتیش بریتێ لە تەعاملکردن لەگەڵ واقع بۆیە جەناب یعنی ئەو هێڵە سوورەی کە وتە هێڵی سوور نییە هێڵی سوور بەس بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئێمە و یەکێتی نابێ ئەوە تێپەڕین ئەجی ناشتی تری هیچ شتێ هێڵی سوور نییە هێڵی سوور چییە بەڵێ باشە کاگاری یەکێتی گلەیەکە مەسەلەن جەماوەرەکەی ڕەخنە لە سەرکردایەتی و مەکتەب سیاسیەکە یەکرێکە ئەگەر بێت و سەرۆک پارتی سەرۆک کۆماریش با سەرۆکی هەرێمی هەیە سەرۆکی حکوومەتی هەیە ناکرێ یەکێتی هەیە کە هێزێکی کاریگەرە و ئەگەر ژمارە کورسەکانیشی دابەزی بێ بەڵام ناکرێ هیچ پۆستێکی سیادی بەدەستەوە نەبێ بۆ چوونی بەڕێزت لەو بارەیەوە پارتی عادە نەزەری لە بەرامبەرەوە کردووە کە ئەگەر چی ژمارە کورسەکانیشی زیاترە بەڵام ئەبێ لە واقعی حاڵتێ بگات ئەزانی من تاکیدم ئەوە تۆ جەناب جارێ من حەزەکەم یەکشت بڵێم لەسەرەوەی کە ئەوەی کەوت ژمارەی کورسەکانی یەکێتی کەمترە بەڵێ من قسەیەکی برای بەڕێزم کاک مەلا بەختیار کە زۆر کەس ڕخنەی لێگرێ بەڵام قسەیەکی واقعبینانەیە دووبارەیەکەم وە لێرە یەکێتی ئەگەر یەک کورسی هەبێ و 100 کورسی هەبێ هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە یعنی ئەو بڕاوەتەوە وەکو چۆن بۆ ئێمە ژوایە بەڵێ ئەمە یعنی ئەمرێکی واقعەوە وانەی کە شارەزای مەسائلی سیاسین و واقعبینانە سەیری دنیاکەن زۆر باشەتوان ئەم قسانی من ئەمەی کە کردم وردی کەنەوە و یعنی تەحلیلیشی بۆ بکەن مەسەلەی ئەوەی کە یەن قاعدەی یەکێتی نیشتیمانی کوردستان فشارێکی هەیە لەسەر سەرکردایەتی ئەمە بۆ هەموو حیزبەکانی کوردستان واریدە ئەوە بۆ ئێمەش واریدە بۆیە من باوا بڵێم مەرجعی ئێمە جەنابی سەرۆک مەسعود بەرزانیە ئێمە زۆر جار یعنی ئەو قسەیەمان کردووە
کە جەنابی سەرۆک بارزانی هەرچی لە مەسلحەتی خەڵکی کوردستان بێ ئەو بڕیارەیە نەک ئەوەی لە پێشا سەیری بکە بزانێ مەسلحەتی پارتی چییە لەبەرەوەی مەبدەئی ڕێبازی بارزانی پێشەوەی هەر شتێبین کوردین پێشەوەی هەر شتێبین کوردین ئەگەر ئێمە لەسەر ئەو مەبدەئی جەنابی مەلا مستەفای بارزان ڕەحمەتی بڕۆین معنای ئەوەیە ئەبێت هەموو شتێک لە پێناوی مەسلحەتی میلەتەکەمانە بکەین و ئێمەش من دڵنیا دەکەمەوە بەڵێ کە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەموو شتێک ئەکا لە پێناوی نەشێواندنی ئەو یەک ریزەی کە پێویستە بۆ مانەوەی ئێمە لە شەرقی ئەوسەد بۆ مانەوەی ئێمە لە هەرێمی کوردستان باشەکەڵم ئێمە یعنی ئێمەی خەڵکی کوردستان کاگاری مەسەلەن گلەیەکی تر هەبوو کە یەکێتەکانیان کریانوت کە هەموو جارە یەکێتی لە پێناو یەک ریزی باجی بە حزبەکەی داوە بە قەراراتەکانی داوە جەماوەرەکەی خۆی لە خۆی نیگەران کردووە بۆچی دەبێت ئەم جارە بە پارتی دیموکراتی کوردستان داوای پۆستی سەرۆک کۆمار نەکاو مرونەتێک بنوێنێ بڵێ من لەبەر یەک ریزی پۆستی سەرۆک کۆمارم ئەگەرچی کورسیم زیاتر وەکو پێشێستا جەنابی شت باست کرد ینی کە وەکو عورفێکە با بۆ یەکێتی بێم خولەش یعنی ئەگەر ئەمە ڕوو بدات چی ئەگۆڕێ پارتی پێ بچووکە بێتەوە پارتی پێ گەورە بێیان کامە ڕێگە ڕاستەکە ئەبێ بۆ پارتی واللهی من ڕێز و خۆشەویستم بۆ قاعدەیەکی نیشتیمانی کوردستان خۆی قاعدەیەکی نیشتیمانی کوردستان کێیە و قاعدە ئەساسیەکە بنەماڵەی شەهیدن خزم و کەسی هی پێشمەرگەن یا پێشمەرگەی دێرینن خەڵکی مزەحین لەگەڵ ئەوانیشە خەڵکێکەیە کە لەوانەیە هیچ بەشداری شۆڕشیشی نەکرد بێ لە پێشنەوەیەک بەڵام هەر ئینسانی شەریف و نیشتیمان پەروەرن بەڵام وەکو چۆن ئەو گلەیە هەیە لەلایەن قاعدەوە لەلایەن قاعدەی یەکێتیەوە بۆ سەرکردایەتەکەی بەس خۆ هەر یەکێتی ئەوەی کە پێڵەن تەنازول کە لای من تەنازول نییە خۆری یەکێتی نەیکردو ئێمەش کردومانە بەڵام من پێم باشە لە چیا مەسەلەن کاگاری با عەرزک بەڵێ بەڵێ لە زۆر شتا لە زۆر شتا یعنی پێویست ناکە ئینسان بچێتەوە سەر هەنێ مۆزۆ من پێم وایە ئەگەر ئینسان نەتوانێت لە حاڵەتی ئەزمەیە ئێمە ئێستا لە نیمچە ئەزمەیەکەین لە هەرێمی کوردستان لە حاڵەتی ئەزمەیە ئەگەرێکێک بە قەناعەتی من قسەی خێری پێ نەکرێ با قسە نەکا باشترە چونکە ئینسان گوێی لێ بێت لە هەندێک لە برادەران هەم لە حیزبی من هەم لە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر نامەسئولانە قساکەن ئێستا ئەو ئینسانانی کە نیشتیمان پەروەرن ئەبێ هەموو هەوڵی خۆیان بخەنە گەڕ بۆ ئەوەی کە ناکۆچیەکان نەهێڵن بۆی درزەکان پڕکەنەوە نەک ئەوەی بەنزین بکا بە ئاگرا بۆی خۆی لەسەر شاشە و لەسەر سۆشیال میدیا خۆی بکا بە قارەمان ئەنجا من ئەویستم ئەوە بڵێم بە قەنەعەتی من باشترین شت ئەوەی لێگەڕێین بۆ سەرۆک بارزانی وە کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان ئەوە چارەسەر بکەن و من وا بیرەکەم بۆ کە چارەسەریش یەکەن باشە کاگاری پرسیارێکی تر هەیە لای خەڵکی کوردستان بەگشتی مەسەلەن ئەمڕۆ یادی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بووە ئەندامە باڵاکانی یەکێتی و پارتی لەسەر یەک مێزکۆ بنەوە مێزێکی تقریبە ناوا بوو ینی کۆ ئەبنەوە بە بێدەنجی سەیری یەکەکەن ینی بۆچی مەراسیمی وڵاتێکی دراوسێک کۆیان نەکاتەوە بۆچی بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان پێش هەموو شتێک کۆیان ناکاتەوە پێش ئەوەی خەڵک لەسەر تەلەڤیزیۆن و لەسەر سۆشیال میدیا وەکو بەڕێزت باسێکی خۆی بکا بە بەتەڵ اینجا کاکە زانە ئەم چیرۆکە تازە نییە ئەگەر سەیری بەڵام هەموو ڕۆژێ دووبارە بێتەوە برینە قەتماغی لێ بێتەوە ئەی دەکەواتە ئەمە بەس پارتی یەکێتی نیە ئەمە عیلاقەی بە سایکۆلۆژی ئەمەوە هەیە چونکە لە 100 ساڵی ئەخیرە نەجارێک بەخوا نەجارێ نەدوو نەسێ نەچوار نەدا نەهەزار ئەمە چەند بارە ئەبێتەوە ئێمە زۆر زیرەشین فعلا قسەکەی تۆیە زۆر زیرەشین لەوەی کە لەگەڵ خەڵکێکی دوور لە خۆمان کە خزممان نییە کە خوشکوبرامان نییە دابنیشین دەست خێنێ نادۆسێ و جۆشی لێ بگرین و دوو مڕونەتیشمان هەبێ من شتێکی تر پێڵم وابزانم جاری تر منم قسەیەم لە شاشەکانی تەلەڤیزۆن کردووە ئێمە برادێکمان هەبوو خوا ئەفریقا بە ڕەحمەتی خواسو دایم قسەیەکیە کرد لە شاخ تەبان بەڵێ
دایم ئەی سەیری ئێمە چ میلەتێکین ئێمە کابرایکی عەرەبی سەر بە ئیستیخبارات دەگرین ئەیبین بۆ مقڕەکانی خۆمان ڕێبازی شۆڕشی بۆ ڕوونەکەینەوە بەس کە پێشمەرگە لە یەکتری ئەگرین بە ئاربژی ڕەمیەکەین وا بزانم جوابی پرسیارەکەم مایتەوە وڵا زۆر ڕوون بوو تا ئێستاش ئەم قسەیە واریدە تا ئێستاش جێبەجێ ئەنی ئێستا لەخوا بە زیابێ ئاربیجی و بیکەیسی نییە بەڵام ئەمە شەڕێکی ساردی سیاسی بێمەعنایە کە نابێت ئەمەngە توڵ پشێشێکە میلەت یعنی تووشی ئازارێکی سایکۆلۆجی بێ نەک فیزیکی بەڵام سایکۆلۆجی یعنی تۆ ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ فەزایەک دروستکەین لە ناو کۆمەڵگەی خۆمانە کە فەزایەکی کەئیب بێ یعنی دەپرسف ئەوە نابێت ڕووبا باشە کاگاری پارتی دموکراتی کوردستان وەکوی جەنابەت ئەندامێکی باڵای پارتی دموکراتی کوردستانی پۆستی سەرۆک کۆمار ئێوێ بۆچی بەکاری بهێنێت لە ئێستاە کە ئاوا بۆتە ناکۆچی و ئینشاڵا ناکۆچەکە ژەڕەوێتەوە بۆچی گرینگە بۆ پارتی ئەو پۆستەوە و بۆ کورد بۆچی گرینگە و لە ماوەی ڕابردوودا مەسەلەن سوودەکانی مەسەلەن یاخود بۆ بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان چی بووە؟ وڵاهی بەڕێی من ئەو پرسیارە ئەبوو خوشک و برایانی ئازیز لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەوڵی پرۆسەکەیە لە سەرکردایەتی ئێمەیان بکردایە وەکو خەڵکی تر پۆستی سەرۆک کۆماری بۆ چییە؟ ئەگەر لە ئێمە پرسی ئێمەش لەبەر ئەومانە بەڵام من شتێکی تر لەم کاک زانە بەڵێ بە قەنەعەتی من هیچ پۆستێک لە مەسلحەتی میلی نیشتیمانی گرنگتر نییە هیچ پۆستێک بەس با لێگەڕین بە قەنەعەتی من با لێگەڕین من تەسەورەکەم یعنی هەنگاوی باش ژراوە بە ئاراستەی باش نیەتی باش ئەو نەتیجەیە ئەوە حسابە نەگەوەی تا ئێستا چی وتووە یعنی بەرامبەرێکتری چیمان وتووە ئەوە زۆر پیاوێنی لەسەر نەکا جیاواز لە دیدارەکانی تر منیش حەزەکەم زمینەیەک دروستکەین لە میدیام لە ڕێگەی جەنابەت کە بەڕاستی خەڵکمان دووە مەسەلەن ئێستا بۆ نمونە لە ژینگە پارێزێکەوە کە ژینگەی ڕۆژانی شار و شارۆچکەکان پاکەکاتەوە تا ئاگاتە ئاخیر کێشە و معاناتی و خەڵکە بازار کێشەیە من لە تەواوی بەرنامەکان مەسەلەن خەڵک پەیوەندی بێمەوە کاوکو ڕۆژنامەنووس ئەم ساردەی نێوان یەکێتی و پارتی بازاڕیشی سست کردووە کەواتە ئەبێ بۆ ئەوەی ئەمە دروست نەبێت یەکێتی نەڵێ ئەمە پۆستە و تەواو بۆ منەوە گەروانە بێت یەکێتی کۆتایی پێدێ پارتیش بڵێت نەخێر ئەو پۆستە شەرە بێت لای من بێت ئەبێت چی بکرێت کاگاری مەسەلەن هەتا لە ئاستی خوارەوە بۆ نمونە لە ئاستی ئەوەی کە پێ دوایە لە سۆشیال میدیا بە قسە پێوتنێک بە پارتی خۆی بک بە بەتەڵ یان قسەوتنێک بە یەکێتی خۆی بک بە بەتەڵ ئەزانی خۆی کێشەکە لەکوێیە من تۆزێ لەوە پێشوتم هەندێک کەسی خۆبەرەوە پێشبەر ئەوە خۆی بەرێتە پێشەوە جا پێ دوایە بۆ شتانە بستنە پێشەوە ئەنجا وڵاهی دیارە هەندێک کەزەوەی بۆچێتە سەر چونکە بینیمانە لە ڕابردووە چ لە یەکێتی و چ لە حیزبی ئێمەش هەندێک جار ئینسان ئەو ئینتیباع وەرەگرێت کە بازاڕی خەڵکی ماستاوچی زۆر زۆر گەرمە بە پێچەوانەی ئەوەی کە بێ خەڵکی ساحێبڕەی و مەبدەئی ڕێزی لێ بژیرێ حسابی بۆ بکرێ هەندێک جار ئینسان هەستەکە ئەوانەی کە شاعرن ئەوانەی کە ماستاوچین ئەوانەی کە جنێو فرۆشن کە بە پێچەوانەی بەرژەوەندی میلەتە بیرەکەنەوە هینەکەن جاری وایە بۆ $1000 ئەگەر پارتی بێ بۆ $1000 شەو تا بەیانی بە سەرکردایەتی یەکێتیایەتە خوارەوە یا بەعکسەوە یەکێتیە بۆ $1000 شەو تا بەیانی بە هەموو سەرکردایەتی حیزبەکەی منایەتە خوارەوە ئەمە تەبیعەت نزمیەیەکی زۆر عەجایبە ئەمانە خەڵکی بەکرێ گیراون ئەمانە لە ناو پارتیشە هەن لە ناو یەکێتیشە هەن تەمەن ناو حیزبەکانی تریشە هەن بۆ معلوماتت بەڵام ئەبێت ئەوە واجبی سەرکردایەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە و هی حیزبەکانی تر ڕێگەنەین ئەم خەڵکە ساختە چییە بازرگانە بەکرێ ژیراوانە سوود لە هەنێک درزی نێوانمان وەرگرن لە پێناو مەسلحەتی شخصی خۆیانە
ئەوە زۆر زۆر گرنگە. بەڵێ ئەبێ ئەوە بکەین. باشە کاگاری من پرسیارێکی دوور و درێژەکەم بە هیوام گوێبیستی تاوکو ئەوی فۆنت بۆ چاگەکەن. مەسەلەن ئێمە لە پێش هەڵبژاردنەوە زۆر باسی ئەوەمان کردووە کە خەڵکی کوردستان ئێستا ژەڵین کە ئەڵین خەڵکی کوردستان حقیقەتێکەیە کە سەدا 30 خەڵکی کوردستان دەنجی داوە بە هەموو هێزەکان بەیەکێتی و بە پارتی و بە گۆڕان و بە کۆمەڵ و یەکگرتو و تەنانەتنەوەی نوێش ئەوانەی کە باسی هەرێمی کوردستانەکەین کە سەداسی کەواتە سەدا هەفتای ڕازی نیە لە پرۆسەکە لەم سەداسیەش خەڵک نیگەرانە خەڵک لە یەکێتیش نیگەرانە خەڵک لە ناو پارتیش نیگەرانە لە ناو یەکێتیش نیگەرانە بۆچی دەبێت ئێمە وەکو جەنابەت دوتت هەر لەسەر ئەو هەڵا کوشندانەی ڕابردوو بڕۆین ینی بەڕاستی تۆ سەدا هەفتای خەڵکی کوردستان نات بێتە سەر سندوق لە کاتێک کاتی خۆی مەسەلەن سەدا هەشتا سەدا هەفتا و پێنج ئەگەر بەشێکی فەیک و ناڕاست بواە بەڵام بەشێکی زۆری هاتە سەر سندوق ئەنی بۆ یەکێتی و پارتی ئەو پرسیارە لە خۆتان ناکەن کە بڵێن ئێمە بەڕاستی ئێستا بە ناوی خەڵکی کوردستانەوە قساکەی سەدا 30 دەنجی بێ ئەمەداوە بەلایەنەکانی تریشەوە بەوانەشی کادیدانشی کە دەریش نەچوون. من یعنی من حەزەکەمەوە بڵێم وابزان لەم بەرنامەی خۆشتا بوو بەڵێ جارێکیان باسی ئەومان کرد کە ئەمە زەنجێکی خەتەرە یعنی ئەو لە سا 35 تۆ بڵێ چلیش بێ هیچ لە مۆزوع ناگۆڕێ ئەگەر لە سا چلیش بێت ئەوانەی کە بەشدار بوون لە هەڵبژاردن دیسانەوە ئەمە زەنجێکی خەتەرە ئەمە مەترسیدارە ئەمە ئەبێ ئێمە ڕاست لە چێنێ ئەبێ بە خەبەرمان بێنێ کە ئەوە ئێمە دوو ڕۆژی تر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆیە زۆر زۆر ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکانی تریش ئەوانە ناڵێم کە تازە بڵێن وردە وردە پێگەیشتونەوەمانە بەڵام ئەو حیزبانی کە خۆیان بە عەرەبیەکەی بە عەری زۆر زەرورە هەڵوێستە بکەین بەرامبەر ئەو کەم و کوڕیانی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام من زۆر جارێک قسەم کردو ئێساشێکەمەوە هەر کاتێک بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان زۆر باش بێت وەزعی هەرێمی کوردستان زۆر باشە بێ بە بازاڕیەوە بە ئەمنیەتیەوە بە فەزای سایکۆلۆژیەوە بە خۆشگوزەرانیەوە بە هەمووی باشترە بێ ئەمە یعنی ئەمە شتێک نییە بڵێن ئینسان لە ژیرفانی خۆی دەریبێنێ حقیقەتی ئەمر وایە لەبەرەوەی ئێمە دوو جومگەی سەرەکی دەسەڵاتین لە وڵاتەیە هەر یەکەمان منتیقەیەکمان منتیقەیەکی نفوزی ژێردەستی خۆمان هەیە و بە هەردوو کیشمانەوە لەگەڵ لەگەهانەیە حیزبی تر لە ناو حکوومەتین بە قەنەعەتی من مهمترین شت کە ئێمە تەرکیزی بخەینە سەر عیلاقەی خۆمانە لە هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک ئینجا لەو شوێنەوە یعنی لە هەرێمی کوردستانەوە دوای مسۆگەرکردنی فەزایەکی لێکتێگەیشتن و تەبایی لێوە خۆمان ئینجا هەنگاو بنین بۆ بەغا بۆ تاران بۆ ئەنقەرە بۆ واشنگتۆن بۆ بۆ هەر شوێنێکی تر کە تۆەتەوێ ئەگەر ئەمەیان نەبێت ئەوەی تر زەحمە دەبێ بۆیە سەیرەکەی ئێستا مەسەلەی ئەمەی هەڵبژاردننی سەرۆ کۆمار هەیە ئێمە کاندیدمان هەیە شێتی شێتی ئەها چاول لێ دیسان حەلی مۆزوعەکە لە سلەیمانی و لە هەولێرە یا زۆر بەورتر بیڵێم لە دەباشان و لەسەری بڵندا بۆیە ئێرە مهمە یعنی ئەگەر حسابە بۆ ئێرە نەکرد بێ ئێرەم بەسم هەرێمی کوردستانە ئەگەر لێرەیە نەتوانی بێ ئەو لێک تێگەیشتنە ئەو یەک ریزیە ئەو متمانەیە لێرە دروستکەی مستحیلی لە بەغا دروست بێ بەڵێ لای خەڵکی تریش یای متمانە و پێ ناکەن یعنی ئێستا ئەزانی ناخۆشترین شت بۆ ئێمە چییە وەکو میلەتی کورد ئێستا لەوانەیە زۆر کەسی شۆڤێنیست و ناحەزی ئەم میلەتە هەر پێشمان پێ بکەنن یعنی بڵێن ئەمانە لە ناو خۆیان نەخۆشیان نازانن چیانەوێ ئەو چۆن وابێ ئێمە حەق بوو وان نەبێ حەق بوو ئێمە ڕێکەوتنمان هەبوایە لەسەر ئەو شتانە بە شێوەیە لە شێوەکە باشە کاگاری مەسەلەن قسەیەکی تر کە لای یەکێتیەکان بۆ بە گرەیەکی دەرونی کە لەو فترەیە ئەیکەن مەسەلەن ڕەنگە وەڵامەکە گەر وەڵامێکی مقنعکەرم دەستکەوێت مەسەلەن
تادیکەر بێ بۆ جەماوەری یەکێتیش مەسەلەن ڕێی یەکێتی پارتی ئێوێ لە هەموو شوێنێکە یەکێتی تەهمیشکە مەسەلەن پارتی نیازی تەهمیشی یەکێتی یان هەنگاوەکانی پارتی بەرەو تەهمیشە وەڵامی کاگاری چییە مەسەلەن بۆ ئەگەر بۆ گەنجێکی یەکێتی بێ ناناوانیە کاکە ئەوە بەداخەوە یعنی ئەگەر ئەو ئینتیباع دروست بوو بێت ئێمە هەموو جارێک گوتومانەوە منیش بۆت ئەوەنگە جارێ ئەڵێمەوە لە شاشەکەی لەم شاشەی کە یعنی شاشەیەکی سیمپاتیزانتی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمە هیچ کەس بەدیلی نییە وەکو جەنابی کاک فازڵ میرانی زۆر جار چەندباری کردوتەوە منی قسەکەی وەکەمەوە بەدیلی یەکێتی بۆ ئێمە هەر یەکێتی هیچ کەسی تر نییە ئێمە ئەو حەقە بە خۆمان ناین جاری تر لەسەر ئەم شاشەیە منەوە قسەم کردوتەوە ئێمە ئیجازە بە خۆمان ناین ئیملای سیاسەتی یەکێتی بکەین یعنی پێیان بڵێن چۆن سیاست بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی شۆڕژێر و نازیجە صاحبی یعنی یەک جەیش شەهیدە شەهیدی شاخ شەهیدی شار ئەو قارەمانانەی کە لەژێر تەعزیبا بوون لە زمانی بەعسا ئێمە چۆن ئیجازە بە خۆمانەین یعنی بڵێن تەهمیشی یەکێتی نیشتیمانی کوردستان کەین ئێمە منافەسەی یەکتری ئەەکەین ئەگەر ئەم منافەسەیە لە بین ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە هەندێک جار ئینتیباعی ئەوەی دروست کرد بێت کە ئێمە هیچ حسابی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەین یاخوانە خواستن نیازمان هەیە ڕەشی کەینەوە زۆر بەداخەوە ئەم ئینتیباع لە شوێنی خۆیانەیە لەگەڵ ڕێزم لەبەرەوەی هەر کەسێک شارەزای ئەلفوبێی سیاسی بێ زۆر باشە زانێت ئێمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ناسڕێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێ من ناسڕێتەوە ئەمە حقەتە ئێمە بەیەکەوە لە حکومین ئێمە بەیەکەوە حکمیە وڵاتە ئەەکەین حکمێکی یعنی هەرچۆنێکی سیرکەی لە هیچ شوێنەکانیە ئێمە یەکێتی بەیەکەوە حکم نەکەین لە پەرلەمانێ لە حکوومەتێ لە سەرۆکایەتی هەرێمە لە بەداخەوە زۆر بەداخەوە کە ئەمە ڕەنگی نەیاوەتەوە لە مەحافزەی سلێمانی هەولێر دهۆک و هەڵەبجە خۆزگا ئەو پەیکەرەی کە لەناو حکوومەتە هەیە سەرۆکی حکوومەت لە پارتی جێگرەکەی لە یەکێتی خۆزگا لە مەحافزەکانی لە پێشاڵەم دهۆک ئەنجا هەولێر ئەنجا سلەیمانی و ئەنجا هەڵەبجە ئێمە ئەم نموزەجە جوانەمان چەندبارە و چەندبارە بکردایەتەوە هیچ نەبێ بۆ ئەوی بۆ خۆمانی بسێلبێنی کە متمانەمان بەیەکە یا لە ئەنجومەنی پارێزگاکان بۆ نمونە نانە ئەوەی تەهمیشکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ جۆرە ڕاز نییە بەڵێ باشە با بڵێم ئینتیباعێکی زۆر غەڵەتە کاگاری ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە بڕۆین بۆ بەغا لەگەڵ ئیتاری تەنسیقیا بۆ نمونە ئیتیفاقی بکە دوجار ئەگەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسێک بێتەوە هەر پارتی و یەکێتی مەحکوم نین خۆی تاری تەنسیقی مەحکوم نییە بەوەی بێ دیفاع لە هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان بکەوە بە دیوێکی تر ئەگەر پارتی دموکراتی کوردستان لەگەڵ تیاری سەدرریار ڕێکەوێ سبینێت بە ترسێکی هاوشێوەی داعشیان هەر دەمەترسێکی تر ڕوبەڕووی قواری هەرێمی کوردستان بێتەوە هەر یەکێتی و پارتی مەحکوم نین بە پاراستنی قواری هەرێمی کوردستان خۆ ئەو کاتە سەدر پێتوا بێیان تیاری سەدریانی تاری تەنسیقی بێن دیفاع لە قواری هەرێمی کوردستان بکەن بەڵێ ڕاستە بەڵێ وایە یعنی ئەزانی چۆنە ئێمە یەکێتی ئەگەر ئەم معادلە سادەیە نەزانین ئەمەی کە تۆ باسی کرد معادلێکی زۆر بەسیتە هەموو کەسێک یعنی لە ئەلفوبێی سیاست شارەزا بێ ئەوە ئازانێت ئەو بڵێن ئەو ئەنجامگیریەکە ئەگەر ئەوەمان نەکرد بێ ئێمە یەکێتی ئەگەر ئاوا بیرمان نەکرد بێتەوە وەکو ملاحەزەکەی تۆ یا پرسیارەکەی تۆ ئەو معنایەوەیە یعنی ئەم چەند ساڵە کە سیاستمان کرد و کە شۆڕژێر بووین یعنی هیچ فێر نەبووین من نمونەیەک هەیە زۆر جار هەمومانی هێنینەوە هەمومان هەم لە ناو پارتی هەم یەکێتی هەم حیزبەکانی ترۆمانە وەختی خۆی کە سەدام شیمیای بارانی هی کوردستانی ئەکرد سابیەوەی ناکرد ئەمە پێشمەگەی یەکێتی یا و پارتیە اینجا بۆیە یا داعش حسابیەوەی ناکرد ئەمە یەکێتی ئەومە پارتیە
ئێمە ئەم دەرسانەی تاریخی ئەگەر ئێمە یەشێتی ئەممان لەبیر نەبێ معناوی مصیبەتە ناناوە زۆر ڕاستە و ملاحەزەی تۆ لە شوێنی خۆیەتی بەڵێ ئەوکو پرسیارێک ملاحەزەکە بەڵام کاگاری پێت وایە لە حکومی داهاتوی عێراق ئەگەر کورد تۆکمە نەبێت مەترسی لەسەر هەرێمی کوردستانە لە گۆڕینی دەستور لە پەڵبگرتن بە کۆمەڵێک بابەت مەسەل لەسەر 200 ملیار دینارە نێرن 6 لیژنە 7 لیژنە ئەنێرن بۆ وردبینی کردنی داهاتەکان مەسەلەن ئەڵێن ئەگەر ئەمە نەکەین مانجی داهات و ناینێرین وا ئەکەین وا ئەکەین پێت وانی ئەگەر کورد تەبا نەبێت لە حکوومەتی داهاتوە ئەگەر بە هەر شێوازێک پێک بێت مەترسی لەسەر کورد و قواری هەرێم دروستە بێ ڕنگ نییە بەهێز بێ مەسەلەن ڕەنگە وەختە بە دەستوری لەگەڵت بکات بەتەئکید 100% وایە ئێمە ئەزانی کاک مشکلە چییە کاک زانە یعنی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لیژنەیەکی بڵین ئاکادیمی دابنیشن ریسێرچێ بکەن لێکۆڵینەوەیە بکەن لەسەر بڵێن بۆ نمونە یعنی مەسەلەن ترێژیدای کورد مەئساتی کورد نەکبەتیەکانی کورد یەکێک لەو شتانی کە بەتەئکید باسیەکەن نەبوونی یەک ریزی و یەک دەنجی میلەتە نەبوونی وەحدەتی کەلیمەیە دووبەرە چییە شەڕی براکوژیە ئەمانە هەموو مصیبەتە گەورەکانن کە کارێکی کردووە کورد تا ئێستا قەوارەیەکی سیاسی ئەوەی کە پێڵەن دەوڵەت هەتا ئێسانیەتی هۆکارەکەی ئەوەیە ئەژی ناخۆی مەیچمان لەو میلەتانی تر کەمتر نییە هەرێمی کوردستان ئەمە قەنەعەتی شخصی خۆمە شرط نییە سەرکردایەتی حیزبەکەم لەگەڵم بێ بەڵێ هەرێمی کوردستان خاشی پیرۆزی کوردستان بە بەردەوام لە ژێر مەترسیا ئەبێ هەتا کورد نەبێ بە دەوڵەت هەتا ئەو کاتە شێبێ بە دەوڵەت ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەکانی تر پێویستمان بەوەیە کە لە دەوری یەک بین دوور نەکەوینەوە لە یەکتری لەبەرەوەی پیاو هەنێشتی جۆلیە بێت وەکو هەموارکردنی دەستور و ئەمانە هەر کەسی هەوڵی هەموارکردنەوەی دەستور با معنایەوەیە نیازی هەیە کە ئەم قەوارە سیاسیەی کە پێڵەن هەرێمی کوردستانی عێراق نیازی ئێمە نەمێنێ لەبەی دەستور عیبی نییە ئەوانەی بەرپرسیارن لە جێبەجێکردنی ئەوانە عیبدارن نەک دەستورەکە خۆی مادەی 140 هەیە مادەی 140 عیبی چییە بەس مشکلەکەەوە ئێمە جێبەجێ نەکراوە ئیتر چه پێویست بە هەموارکردنەکە تۆ لە جیاتی ئەوە وەرە بە دوواداچوون بکە بۆ ئەوەی کە چێن ئەو کەسانی کە بەرپرسیار بوون لە جێبەجێکردنی مادە دەستوریەکان و نیان کردووە ئەنجا بێمە سەر ئەسڵی مەوزوع ئەوەی کە خۆوتە جاری تر دووبارەیەکەمەوە ئێمە لە هەرێمی کوردستان تەنیا ڕێگەی نەجاتمان وەکۆی لە کەشتیە کابی ئەم کەشتیە لە ناو ئۆقیانوسیەکایە ئۆقیانوسەکەش تۆفانە مەوجی بەرزی هەیە تەنیا ڕێگایەک بۆی کە بگەینە کەرامێ بڵین کەنارێکی ئارام ئەوەیە کە پشتی یەکتری بەرنین بە یەکەوە بین منافەسە یەکتری بکەین مجامەلاتی هیچ تەشریفاتی یەکتری نەکەین مابدەئی بین لەگەڵ یەکتری بەڵام بیرمان نەچێ ئێمە هەمومان لە ناو کەشتێکەین ئەیچۆن زۆر باشە کاگاری باشە پێت وایە مەسەلەن 2000 لایەنە شیعەکانە و ململانەی لە نێوانیانەیە مەسەلەن لەسەر لەو چەند ڕۆژە لە میسان گەیشتۆتە ئاستی پێکدادان و خەریکە دەستی سیاسی چێتە پشت و ئەبێتە سەرەتای ئەو پریشکە ئاگرەی کە شەڕی ناوخۆی لێ دروستە بێ ئەگەر حەکیمانە نەبن پێت وایە حکومی عێراق یان عێراق کۆی سیستەمی سیاسی عێراق لە بەردەم مەترسیایە نا من بڕوا ناکەم وابێ لەبەرەوەی جارێ عێراق وڵاتێکە لەوەتەی دروست بووە ئەوە نیەڵێ لە ئەومەتی محەممەد ناسیە یعنی مۆدێلێکی غەریبە مۆدێلێکی غەریبە عێراق مۆدێلەکە لە هیچ شوێنە ناچێ ینی ئەم سێپێک هاتە سەرەکیە سوننە و کورد و شیعە کارێکی کردووە کە زەحمەتە پێی بڵێ حکوومەتێکی ڕۆبوست بە قووەت و تۆکمە و یەکگرت و ئەمانە چونکە ئەم بێمەتمانەی کە لە ناو پێکهاتەکانی عێراقایە خۆ بە 24 ساعت دروست نەبووە ئەوە ڕێگڕوشاڵی هەیە و بڵین کۆنە من بڕوا ناکەم جا تۆ پرسیارەکە ئەوە بوو شەڕی ناوخۆ من بڕوا ناکەم دروست ببێ بۆ لەبەرەوەی لایەنی تریش هەن لە دەرەوەی عێراق کە مەسلحەتیان
لە سەقامگیری عێراقا ئیتر ئەو لایەنە چ دراوسەکانی عێراق بن یا دوورتر یا دوورە دەستتر بۆیە شتەکە ینی بەدەست چوار خەڵکی تووڕە یا هەتا بڵێم عەسابە یا چوار خەڵکی متەتەرف شتەکە بەدەست ئەوان نییە بەس ئەبێ خەڵکی تریش ئۆکەی بات بۆ شەڕێکی ناوخۆ من بڕوا ناکەم لە مەسلحەتی کەس بێ شەڕی ناوخۆ لە عێراقا بەڵام ناسەقامگیری ئەبێت ئەویان شتێکی ترە بەڵام شەڕی ناوخۆ بۆ معنایی کە هەمومان بیری لەکەینەوە نابڕوا ناکەم. باشە کاگاری باسی دراوسەکانت کرد و باسی ئەوانت کرد کە کاریگەریان هەیە باشە ئێران چەند جارێک بە نهێنی بیان بە نەویست بێ بیداتێ ئەعلام سەردانی یەکێتی و پارتی کردووە پەیامی ئێران چی بۆ یەکێتی و پارتی؟ جاخوا سەلامەتت کە کاک زانە خۆ من لە کۆبوونەوەکەیان نەبووم هەتا جۆم لێ بزانم شتە زانی کاگاری واگات لە وردەکاریەکانە ئاخر قوربان با من عەرزەکەم خۆی من یەکێکم لەو کەسانی کە زۆر بڕۆم بە ئازادی میدیا هەیە بەڵێ بەڵام دیسانەوە وەکو کەسێک کە سیاسەت دەکەم زۆریش بڕۆم بەوە هەیە کە دیپلۆماسی کاتێ سەرەکەوێت کە دوور بێ لە میکرۆفۆن و لە شاشەی میدیاکان بە قەنەعەتی من باوە بهێڵینەوە بۆ سەرکردایەتی ئێمە و بۆ سەرکردایەتی باشە با بڕۆین بۆ کۆی پرۆسی سیاسی لە عێراق پێت وایە ئێران بەرژەوەندی ئێران و بە تایبەتی ئێران دواتر باسێگر وڵاتانی تر بکەین بەرژەوەندی لە چیایە لە عێراقا مەسەڵەن عێراق وڵاتێکی چۆن بێت ئاخر چۆن بەرژەوەندی ئێمە ئێران دراوسە یەکین بەڵێ نەر بە عەرزەکەم سەیریکە خۆی یعنی کە تۆ باسی بەرژەوەندیەکەی بەرژەوەندی چییە؟ بەرژەوەندی دووسێ شتە بەرژەوەندی ئابووریە و بەرژەوەندی ئەمنیە ئیتر شتەکانی تریەن هی فەرهەنگیە زۆر شتی ترە ئێران دراوسەی عێراقا سەیری کە مەسەلا ینی قەبارەی بازرگانی ساڵانە لە بینی ئێران و عێراقا بە ملیارەها دۆلارە ئەمە بەرژەوەندیە ئەمە یەک دووهەم بە درێژایی ئەم سنوورەی کە یعنی نووساون بە یەکەوە هینی ئێران و عێراق ئەتوانێ ئەمنیەتی سنوورەکانی ئێران مسۆگەر بکە و بەعکسیشەوە یعنی بەس ئەو دوانە بەسە بۆی کە بڵین بەرژەوەندی لە چیایە بۆیە بۆ ئێران مهمە بزانێت چی حاکمە لە بەغا وەنەک ئێران یعنی بۆ زۆر وڵاتی تری ژوایە بۆ سعودیە ژوایە بۆ ئوردنی ژوایە بۆ تورکیا ژوایە ئەنج وڵاتانی غەرب چۆن بۆ ئێمەش بەعکسەوە وایە ئێمەش بۆمان مهمە کە سنوورەکان ئێمە سنوورمان هەیە مەسەلەن بە هەنێ وڵاتەوە حەزمان لێیە ئەمنیەتی سنوورەکانمان پارێزراو بێ وەکو چۆن ئێمە حەزمان لێ ئێرانش حەزی لێتی چۆن بەڵێ کاگاری لە هەردووکمان لە بەرنامەکە تەحەفوزێکمان هەیە هەم من لە پرسیارەکانم هەم جەنابیشت لە وەڵامەکانت دۆخەکە هەستیارە ئێمە شوکو دەستگایەکی نیشتیمانی ئەمانەوێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان تەواو بێ نەبینە هۆکارێک بۆ ئەوەی وەکو جەناب دوتت گرفتێک دروست بێ بۆیە پێم وایە گفتوگویەکی سۆفتمان بەڕێوە برد بەڵام دوا سەرنجی بەڕێزت لە کۆتاییە وەڵی ئەزانی کاکەزانە ئەوەی کە تۆ پێڵی بڵێن تەحەفوز ئینسانێت لەو کات ئەزانی ئینسان ئەبێت لەو کاتانەی کە پێڵێن سەردەمی ئەزما ئەبێت زۆر بە زەریفی معاملە بکە ئەبێ کەلیماتی خۆی لە جیاتی جارێت دەجار زەرب و تەقسیم بکە لە مێشیان جا بێڵێ نەک لە ترسا بەڵکو لە پێناو پاراستنی مفاوزات لە پێناو مسۆگەرکردنی سەرکەوتنی مفاوزات ئەنجا هەموو هیوای ئێمە ئەوەیە هەموو هیوای ئێمە ئەوەیە ئینشاءڵڵا هەموو شتێک لە مەسلحەتی خەڵکی کوردستانە بێ و ئەم ئەشتێ ئەپەڕێنین وەکو زۆر شتی ترمان تێپەڕانوە مهم وایە هەر کوردستان ئاوادان بێ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە سوپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماموو بە هیواین ئەو هیوانە
بێنەدی و هەمیشە بتوانین لە بەرژەوەندی گشتی کار بکرێت. ئێمەش لێرەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.